ئەم پرۆژەی چاکردنی شەقامی دووسایدی لە گەڕەکی شێخان لە قەزای سەی سایق لە بەرواری 5/7/2022 دەستی بەکار کردووە. گوژمەی پرۆژەکە 578 ملیۆن دیناری عێراقیە لەسەر بودجەی وەبەرهێنانی وەزارەتی شارەوانیە لەلایەن کۆمپانیای وەستاوە جێبەجێکرێت. پرۆژەکە بریتیە لە هەڵکەندنەوەی ئەو قیرەی کە تێک چووە، پاشان کۆنکرێتکردنی بە ئەستوری 20 سانتیم و پاژەوە قیرکردنی بە چینێکی بایندەر بە ئەستوری 8 سانتیمەتر. پرۆژەکە ئێستا لە قۆناغی سەرەتای جێبەجێکردنیایەتی و بەردەوامە لە کارکردنی. مەنای خۆی گەورە و میهرەبان بەخێر هاتنتان دەکەین بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سلێمانی کە ئەمەوێت لە سەرتاوە بڵێم کە ئێوە زۆر ماندوون لە پرۆژەکان بە تایبەتی لە سەرجەم خەزا و ناحیەکانە کە شوێن دەستان دیارە و سەردانی پرۆژەکان دەکەن و چالاکی باشتان هەیە دەستان خۆش بێت. سەبارەت بە پرۆژەی چاکردنی ڕێگای شەقامی دووسایدی شێخان لە قەزای سەی سادق، خۆشبەختانە پاش ئەوەی هەوڵ و مادووبوونێکی زۆرماندا شکر مادووبوونەکانمان بەزایە نەچوو، لە ئێستادا پرۆژەکە دەست بەکار بووە و لەلایەن کۆمپانیای وەستاوە پرۆژەکە جێبەجێ دەکرێت کە لە 5/7/2022 دەست بەکاربوون بۆ کۆمپانیا کراوە. ماوەی پرۆژەکە نزیکەی 180 ڕۆژە و ئەم پرۆژەیە پێک دێت لە کۆنکریت دوای ئەوە بایندەرمان هەیە بە سوکی 8 سانتیم. ئینشاڵڵا پرۆژەیەکی باش دەرەچێت و جادەی دووسایدی شێخان هیچ گرفتێکی نامێنێت بۆ هاتوچۆی ئۆتۆمبیلەکان.